مامۆستایانی خانەنشین و خوێندنی کوردی کە زیاتر لە 600 مامۆستا خانەنشین ئەکرێت لە هەمووی سیرتر ئەوەیە زۆربەی مامۆستایان لە 2003 تەعین بوونە. ئەگەر حسابی بکەی هەتاکو ئێستا 21 ساڵ ئەکات، چونکە کەرکووک دوای پرۆسە دەسەڵاتدارانی حکومەت هاتۆتە ئێرە. ئەمە زوڵمێکی گەورەیە کە مامۆستایان زۆربەی مامۆستایان ئەتوان لە 190 ئەو منحەی 18 مانگەکە شوملی ناکاو بێبەشە بێ. لە خاڵێکی ترە سەیر و سەمەرە هەیە کە جیاوازی لە بڕیارەکانی حکومەتی ناوەند و هەرێم هەیە. لە حکومەتی ناوەند ئەوانەی کە سەربا عەسکەریان کردووە بە هەر شێوازە لە شێوازەکانە بەس دەفتەر خدمەکەی لە کاتی خانەنشین پیشانیانەدات ئەگەر 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە زەربی دوی ئەکرێ، یعنی بە دووقات بۆیانە نووسێ ئەوە خزمەتەکەی زیاد دەبێ و هەموو شت شوملانەکە. بەڵام لە هەرێم نییە ئێستا. وەختی خۆی کراوە بەڵام بە شێوازێک کراوە ئەم مامۆستایانە بیریانەوە نەکردوێتەوە کە بەردەوامە بن یان خزمەتەکەیان یان ئەم شتانە دێتە پێشەوە 25 ساڵ منحەکەیان نەدرێتێ. بۆیە بەڕاستی مامۆستایانی هەرێم مەحرومە بن. مامۆستا هەیە 22 ساڵ خزمەتی هەیە، 4 ساڵ عەسکەری هەیە، مراجعەی کردووە وتویانە شملت ناکە، ئەیوتێتی بۆ لە بەغا شملەکە بەس بە دەفتەر خدمەکەی زیاد دەکرێت. ئەمە زوڵمێکە. زوڵمێکی تر لەو زوڵمانە کراوە. کەسانی شەهید ئەتوانن 5 ساڵ درێژی بکەنەوە، باوکە برایە خوشکە ئەمانەیە لە ناوەند مامە بە دەرەجە 2 حیسابە، شەهیدی دەرەجە 2 5 ساڵ بۆ ئەوانەی تەمەنیان 60 درێژەکرێتەوە. بەڵام کە مراجعەی هەرێم کراوە کە خۆم تاکیدم کردووە بەس پلەی سێیە کەواتە حیسابی بۆ ناکرێت. ئەمە زوڵمێک گەورەیە ئەکرێ. زوڵمێکی تر مامۆستایان لە 31 12 خانەنشین کراون، بەڵام 1 مانگە دەوامیان کردووە. ئەی موچەی ئەو مانگەیان چی لێ هاتووە کە حەقی خۆیانە، تەسلیحیان کردووە، دەرسیان وتووە، وانەیان وتوتەوە. ئەمە بە چ حەقێک فی سفر ئەکرێت کە ئەمە زوڵمێک ئەکرێ، بەڵام لە ناوەندە شتە نیە، لە کاتی خۆیان و لە شوێنی خۆیان ئەکرێ.